ئەمە بۆ جاری دووەمە لە ماوەی 1 ساڵ و 2 مانگ ئەم کۆربەندە لە کەرکووکە کرێت کە مامۆستا و پرۆفیسەر و دکتۆر و ئەو کەسانی کە خاوەن اختصاص و خبرەن لە هەموو عێراق و هەندێکیان لە دەرەوەی عێراقیش هاتوون بۆ بەشداریکردن لەم کۆربەندە و پێی دڵخۆشم بەڕاستی و ئەمە بێتە هۆکاری ئەوەی کە پەنجە لەسەر کەم و کوڕەکان دیاری بکرێت لە مەجالی تەندروستی و پاشان چارەسەرشی بۆ دیاری بکرێت. هەموو خەڵکی کەرکووک ئەگە بڵێن پزیشک بێ یان لە کۆلیجەکانی کە بێ هەمویان ئەزانن کەوا چی ڕووەدا لە دەرەوەی وڵات زۆر وڵاتیش دارێ ماوە ئەو وڵاتانەی دەستیان پێکردووە ئەمریکایە یابانە وەکو بڵێن فەڕەنسایە ئینگلتەرایە ئەو وەختیەوێ. ساڵانی پێشووتر ئەومان بینیوەکەوە خەڵکی کەرکووک ناچار بوون بچن بۆ شارەکانی تری عێراق بێتیانەوە تا بۆ شارەکانی تری هەرێمی کوردستان بێت کە بۆەوەی کەوا بچن بەشداری پرۆژەیەکی یانەوە تا بەرنامەیەکی تەندروستی بکەن. پاس بەخوا گەیشتونەتە ئەوەی کەوا کۆڕبەندی بەم شێوەیە گەورە ئەنجام بدەن لە کەرکووکایە بە جۆرێک بێت کە ئیتر خەڵک لە شارەکانی ترەوە بێت بۆ کەرکووک و کەرکووک ئاوادان بکەنەوە. خەڵکی زۆر سەرەکی هەیە بۆ زیاتر بۆەوەی کە کۆمونیکیشن لە بینی دکتۆرەکان و هەم تەلەبەکانی تۆ بۆ هەم بەشەکانی پزیشکی دان و پزیشکی عام کە بۆی شوێنێکی ڕەخساندووە بۆ کۆمونیکیشن لە بینی خوێندکارانە لەگەڵەوەشە بۆ پەرەپێدانی زیاتر زمانی کوردی لەگەڵەوەشە کە ئەوانەی کە هاوکارەکانمان کە لە زمانەکانی ترن وەکو عەرەبی و تورکمانی بتوانین زیاتر پێیان بناسێن و زیاتر تەعارفیان لەگەڵا بکەین. شتێکی زۆر باشە کەرکووک پێویستی بە شتێکی وایە. ئەم کۆربەندە زۆر شت ئەتوانێت بکە ئەتوانێت ئەو کێشانەی کە لە کەرتی تەندروستیە هەیە لە کەرکووک ئەو لایەنانەی کەوا پێویستی بە پەرەپێدان هەیە چاکی بکاتەوە بە لێ نێزیکبوونەوەی دکتۆرەکان و پەرستارەکان و هەموو بەشەکانی دیکەش. ئەنا زۆر پێویستە خاستان بۆ تەلەبە بۆ ناسینی کەرکووک زیاتر ئەجا کەرکووک پێویستی بەوەیە چۆن بڵێ لەم بابەتانە پێش بکەوێت لە بوارە تووبەکانە ئیتر هەر بوارێک بێ پێویستە زۆر پێم خۆشڕا کە کەرکووک گەشتۆتە ئەم ئاستەوانێ خەڵکێکی زۆر لە خۆی کۆ کردوتەوانێ ئەجا من لە سلێمانیەوە بەشداریم کردووە کە کۆلێژی پزیشکی سلێمانی هاتوومەتە ئێرە زانیم شتەکە گرنگە بۆی ئەمڕۆ لێرە ئامادە بوو.